بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتووی دانوستانەکان و گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین. کەمێک لەمە پێش دۆناڵد ترامپ لە پۆستێکدا باسی لەوە کردووە کە هێرشەکانی ئەمشەو کە بە قسەی خۆی وا بڕیار بۆ ئەنجام درێ هەڵی وەشاندۆتەوە و باز لەوە دەکە بەم زوانە کاتی واژۆکردن و شوێنی ڕێکەوتن لەگەڵ ئێران ڕادەگەێنن. هەروە لە لێدوانەکەیدا ترامپ ئاماژشی بۆ کردووە کە زۆربەی لایەنەکان خاڵەکانی ئێرانیان پەسەند کردووە وەکو ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی تورکیا و پاکستان و هەڵوە وڵاتە عەرەبیەکانیش پەسەندیان کردووە بە قسەی خۆی بێت هێرشەکانی ڕادەگرێت و بەم زوانەش کاتێک دیاری دەکەن و شوێنی واژۆکردنی ڕێکەوتنەکەش ئاماژە پێدەن. لێدوانەکانی ترامپ لە کاتێکدایە پێشتری چەند جارێک باسی لەوە کردو زیاتر لە 40 جار باسی لەو کرد کە نزیکن لە ڕێکەوتن لەگەڵ ئێران و شەوی ڕابردووش پێکدادان هەبوو لە نێوان ئەمریکا و ئێران. ئەمریکا هێرشی کردستن ناوچەیەک لە باشووری ئێران و لە نزیک گەروی هورموز کە سیستەمەکانی بەرگری و ڕادارەکانی ئێرانی بە ئامانجگرت بوو بە هەمان شێوە سوپای پازدانایش شەوی ڕابردوو وەڵامی ئەمریکای داوە. بنکەکانی ئەمریکای لارێک لە وڵاتانی بەحرین و کوێیت و ئەردەن بە ئامانجگرت بوو. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دوایین پەرستەندنەکان دەکەین. ئایا ئەم قۆناغەی کە ئێستا ترامپ باس دەکات دەگەن بە ئامانج و ماوە کە پێشێلی ئاگر بەس دەکرێت ئەمەش بۆ چییە؟ ئەم پرسان لەگەڵێک لە بەڕێزان مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ، هەروە لە هەڵەبجەشەوە مامۆستا کامەران فەتاح ماستەر لە زانستە سیاسیەکان قسەی لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. مامۆستا عومەر بەخێر بێن. سوپاسیان بەدەبوون دەکەم. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم بەسەرم لێدوانە نوێی ترامپ چۆن لە ترامپی شتێ بین لەبارەی لێدوانەکانی زۆر جار باسی لەوە کە نزیکن لە واژۆکردنی ڕێکەوتن ئێستش باسی لەوە کردووە کە بەزوونی کاتی شوێنی ڕێکەوتن ڕادەگەێنن و باز لەوەکە کە خاڵەکانیان پەسەند کردووە ئێران پەسەندی کردووە وڵات خۆیان و وڵاتانی عەرەبیش. سەرنجت لەسەرم پرسە. بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بینەرانی خۆشەویست. ئەگەر سەرنج بدەین لەوانەیە ئەمە یەکەم جار نەبێت دۆناڵد ترامپ ئەوە ڕابگەێنێ کە درێژە بە دانوستانەکانە دەن و دانوستانەکان بەردەوامە بن و لە درێژەی دوومانگی ڕابردوودا کە بە شێوەیەکی گشتی دانوستان بەردەوامە بەسەر پەرشتی پاکستان و بچەندان خولی دانیشتن و یەکتر بینین لە نێوانی وەفدی ئەمریکی و وەفدی ئێرانیەکان ڕوویان داوە و بەڵام هەموو ئەمانە نەبۆتە هۆی ئەوەی کە ئاشتیەکی سەرتاسەری بەرقەرار بێ و بگەنە کۆتاخاڵی ڕێکەوتن لەم بارێ و چکە گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ جەنگی نێوان زیاتر باشترە بڵین ئیسرائیل و ئێران. یعنی بۆ نمونە چکە لە ڕووی جوگرافیەوە ئەمریکا وڵاتێکی دوورە و هیچ پەیوەندیەکی جوگرافی بە ئێران و ناوچەکەوە نییە، بەڵام زۆرتر ئێمە ئەبێ ئەوە بڵین کە بە بەردەوامی ئەمریکیەکان وەکو چاوی ئەمریکا سەیری ئیسرائیلیان کردووە و وەکو هاوپەیمانێکی نزیکی استراتیژی لە ئەمریکا سەیری کراوە و بە بەردەوامی سیاسەتەکانی ئەمریکا لە ڕوانگەی سیاسەتی ئیسرائیلەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستادا ڕێژراوەتەوە. لەبەرەوە پەیوەندیەکی استراتیژی زۆر نزیک لە بینی ئیسرائیلەکان و ئەمریکیەکان هەیە. هەروەها لۆبی جوولەکە لە ناوخۆی ئەمریکا لە ناو کۆنگرێسە لە واشنتۆندا نیویۆرک لە بواری ئابووری و کۆمپانیاکانە لە بواری میدیایە لە بواری سیاسیە هەروەها ئەو جوڵانەوە سیاسی کە ئێستا پێڵێن پارێزگارە نوێیەکان المحافظین الجدد یعنی کە هەیە لەبەرەوە لە زۆر لایەنەوە پەیوەندێکی تونند و تۆڵ لە نێوانی ئەمریکیەکان و جوولەکەکانە هەیە. لەبەرەوە بە بەردەوامی ئێستا تۆ هەتا لە مانگی ڕابردووە کە ئەو دانوستانە بەردەوامە هۆکارەکە چییە کە ناگەنە ڕێکەوتن هەمووی ئەوەیە کە ئیسرائیل ڕازی نییە بە ڕێکەوتنەکە و ئیسرائیل وا ئەبینێ ئەو هۆکارانی کە جنگیان بۆ هەڵگیرساندووە نەهاتوەتە دی. یعنی لەبەرەوە لە بەڕوانگەی دانوستانەکانەوە ئەگەر سەیریش بکەین ئەو دانوستانە ئێرانیەکان
ڕاستە لە ڕووی بنیەی تەحتیەوە ژێرخانی ئابووریەوە لەوانەیە زیانیان بەرکەوتوێ، لەوانەیە کۆمەڵێک ناوچیان بەربردومانی گەورە کەوتون، سەربازگە و هەندێک کۆمپانیا و هەندێشتیان بەرزیان کەوتووە. بەڵام لە ڕووی استراتیژیەوە نەبووتە هۆی ئەوەی ئێران لە بەردەم ئەو هێرشانەیە بڕوخێ و ئێران خۆ بەدەستەوە بدا بۆ ئەو مەرجانی کە ئەوان هیانە، بەڵکو ئێران بن لەسەر مەرجەکانی خۆی سوورە و ماوەتەوە و ئەمریکی و ئیسرائیلیەکانیش بەم دۆخە ڕازی نین دانوستانی تیا بکرێن. لەبەرەوە گەیشتنە دانوستانێک بۆ ئەم دۆخە هەروە ئاسان نییە، یعنی بۆ چونکە ئێستا ئەوانی کە ئەوان داوایانە کرد کە ئێرانیەکان وازدا پیتاندنی یۆرانیۆم بێنن و موشەکە بالیستیەکانیان تەسلیم بکەن کۆتایی پێبێنن. هەروەها خاڵی سێهەم ئەو هاوکاری و پەیوەندیانەی کە بە گروپەکانی دەرەوە هەیەە لە عێراق، لە لوبنان، لە یەمەن کۆتایی پێبێن و ئێران بگەڕێتەوە بۆ ناو ئێران. ئێستا هیچ یەکێک لەم سێمەرجە نەهاتوەتە دی یعنی لە گەری هورموزی شا و مەرجانی کە دا ناوە هەر نەهاتوە دی و گەری هورموزی شەروەک خۆی ماوەتەوە هەر لەژێر هەڕەشایە و ئێرانیەکانە توانن هاتوچۆی کەشتیوانی بۆستیانن لەو ناوچەیە و هەڕەشەیەکی سەربازی گەورەش بن لەسەر وڵاتانی کەندا و بنکەکانی ئەمریکا لە بەحرین و لە کوێیت و لە سعودیە و لە ئیمارات و لە هەموو ئەم شوێنانە. لەبەر ئەوە گەشتنە ڕێکەوتنێک بەم دۆخە ئاسان نییە. بەڵام بوو ئادەڵێن ئێستا خۆ نە لەسەر ئەتۆم ڕێکەوتن نە لەسەر هورموز بەوە تەواوی، ینی مەسەلەی موشک هەر لە بەرنامەی گفتوگۆکاندا نیە. بۆ ترامپ ئێستا دەڵێ نزیکین لە ڕێکەوتن. بەڵێ لەوانەیە ئەمە یەکەم جاری نەوێکە بڵێ نزیکین لە ڕێکەوتن، لەوانەیە 30 جاری در وتبێتی نزیکین لە ڕێکەوتن بەرەو ڕێکەوتن ئەڕۆین، بۆ چونکە ترامپیش دەستکراوە نییە لەم شەڕەیە. ئێمە ئەگەر سەیری ئەمریکا بکەیت، ئەمریکا لە ساڵەکانی هەشتاوە لە 3 شەڕی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەشداری کردووە. لە شەڕی عێراق ئێرانە، شەڕی عێراق ئێران کە ڕووی داوە لەم ناوچەیە، ئەمریکا چاودێری عێراق و ئێرانی هەردووکی کردووە و ویستوێتی هەردوو دەوڵەتەکە وەکو هێزێک هەردووکیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لاواز ببن. بۆ چونکە لاوازبوونی ئێران و عێراق کە دوو دەوڵەتی گەورەی ناوچەکە بوون، بەتایبەتی عێراق کە سوپایەکی سەربازی گەورەی هەبوو و کۆماری ئیسلامی ئێرانیش کە تازە هاتبووە سەر حکوم کە ئەوان بە مەترسیان نەزانی بۆ ئێستەر ئیسرائیل، لەبەرەوە لاوازبوونی هەردووکیان خزمەتی بە ئیسرائیلە کرد لەم ناوچەیە. و دوای ئەوەش لە ساڵی 2000 لە شەڕی کۆیتە، لە شەڕی کۆیتە ئەبینین کاتێک کە عێراق هێرشەکە بۆ سەر کوێی جارێکە هاوپەیمانان هێزێکی سەربازی گەورە کۆکەنەوە و ئەم جارە ئەمریکا بە پشتیوانی هێزێکی نەودەوڵەتی هێرشەکاتە سەر عێراق و لە نەویە کابینین کە عێراق کۆنتترۆڵەکەن و جارێکی تر لە 2023 بە تەواوی کۆتایی بە ڕژێمی عێراق دێ. ئەمە هاوپەیمانیەکی نێودەوڵەتی، هاوپەیمانیەکی عەرەبی و ئیسلامی لەگەڵ ئەمریکا بوون. بەڵام ئەم جەنگی تازەی کە هەڵی گیرساندووە، ئەم جەنگە نە هاوپەیمانەتی ناوچەی لەگەڵایە، نە هاوپەیمانەتی ئەوروپی هەیە و نە وڵاتانی ناتۆش پشتیوانیان کردووە. واستەکەم دێمە خزمەتت مامۆستا عومەر. دەچینە هەڵەبجە لای مامۆستا کامەران فتح توێژەری سیاسی کە لەوێ لەگەڵمان. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئەمادەبوونی جەنابیشت دەکەین. دەمانەوێت سەرنجی بەڕێزی بزانین لەگەڵ مامۆستا عومەر لێرە باسمان لەو نوێترین لێدوانی ترامپ کرد کە دەڵێ هێرشەکان بۆ سەر ئێران ڕادەگرن، دەڵێ زۆربەی خاڵەکانمان پسند کردووە بەم زوانە ڕێکەوتن ڕادەگەین. دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم سەرەتا دواتریش لەسەرەوە قسەمان بەو بکەی بۆ ماوە ئاگربەست پێشێل دەکرێ هێرشی بڵێن کورتێ بۆ هێرشی دوولانە هەیە، هەم ئێران بۆ سەر ئیسرائیل، ئیسرائیل بۆ سەر ئێران، ئەمریکا بۆ سەر ئێران، ئێران بۆ سەر ئەمریکا. بسم الله الرحمن الرحیم. سپاسانەکەم کاک حەکیم بە خێلاتی میوانەکەشتانەکەم. ئەم بابەتەی ئێران، ئیسرائیل و ئەمریکا بابەتێکی هەم هەستیارە و هەم زیندووە و هەم بابەتێکە بەڕاستی لێکۆڵینەوە و وردەکاری زیاتری پێویستە. ئێمە ئەوەی کە ئیبینین بەڕاستی ئەم هەڵگیرسانەوەی شەڕی دووبارەی ئیسرائیل ئێران بابەتێکە پەیوەستە بە ناچارکردنی
ئێران بە ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنامە و ئەو ئامانجانەی کە ئەمریکا هەیەتی لە ناو ساحەی شەڕانەی توانی بەدەستی بهێنێ ئەمریکیەکان و ئیسرائیلەکان نەیانتوانی پێ بگەن ئەیانەوێ ئەم بابەتە بە شێوازێک کە ئەم هێرشە کاتیانە دروستە بێ بابەتەکە پەیوەستە بەوەی کە ئەیانەوە ئێرانەکان ناچارکەن واتە ناچاریان کەن کە ئەو ڕێکەوتنامەی ئیمزاکە ئەتوانین بڵێن شەڕی ئەمجارە شەڕی ناچارکردنی ڕێکەوتنامەیە کە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان ئەیانەوێ ئەو ئامانجانە کە هیانە بەدەستی بهێنن بۆ لەبەرەوەی کە وای ئەبینرێ کە هەم ئەمریکا و هەم ئیسرائیل نەیانتوانی لە ڕوبەڕۆبوونەوەی سەربازیە ئێران ناچار بە دانوستان بکەن و ئێران ناچار بەوە بکەن کامل بدات بۆ داواکاریەکانیان سێرەکەینەوەی کە ئەیبینین ئەمریکیەکان وێنەیەک دێتە پێشچاوێن بەوەی کە هێڵی سەرکردایەتی یەکەمی ئێرانیان هەمووی لە ناو برد بەڵام سیاسەتی ئێران تونتر بوو بەرامبەر بە ئیسرائیل و تونتر بوو بەرامبەر بە ئەمریکیەکان ئەتوانم بڵم بە وێنەیەکی دیکە خامنەیەکی پیلیان لە ناو برد بەڵام خامنەیەکی گەنج هاتە ناو ساحەی سیاسی بۆیە بەڕاستی ئەمە بۆ ئەمریکیەکان قورسە و بۆ ئیسرائیلەکان قورسە کە ئەم ڕێکەوت ئەو ئامانجانە کە هەیەە لە ڕووی سەربازی و پێ بگەن بۆیە ئەمەی کە دەیبینین بەڕاستی ئەمە ڕێگایەکی نوێیە بۆ ئێرانەکان بۆیە سێرەکەی ئەمڕۆ لە شەری ڕابردووە ئەمریکیەکان زۆر بەلایەن و مەبەز نەبوو لە ڕووی سەربازی و بێنە گەروی هورموز بەڵام سێرەکەین ئەمڕۆ هاتوونەتە ناو گەروی هورموز بۆیە ئێستا ئێرانەکان چەندە زاڵن بەسەر گەروی هورموزە پێم وایە ئەمریکیەکان لەوە زیاتر زاڵن بەوەی کە ئێستا هەندێ لێدوانی ئەمریکیەکان بازدەواکەن کە ڕێگەی ئامینیان کردوێتەوە لەو ڕێگەیانەوە بۆیە ئەوەی کە دەمێلێ بەڕاستی هەموو لایەک ئەیانەوێ بگەنە ئامانجێک بەڵام بۆچی ئەم شەڕانە ناوبەناو دروستە بێتەوە بەڕاستی ئەوەی کە دیارە و ڕوونە هیچ لایەک ناتوان لە ڕووی سەربازیەوە بگەن بەو ئامانجە استراتیجی کە هەیەە بۆیە ئەیانەوێت دانوستان بکەن بەڵام ئەوەی کە ئەبینرێ بەڕاستی ئەو دانوستانە زۆر بە دوور ئەبینرێت لەم سەردەمەی ترەمپە ئەو دانوستانە دروست ببێت بۆ لەبەرەوەی هەر استراتیجێتی جمهوریەکان استراتیجێتێکی شەڕەنگێزیە استراتیجێتێکە کە مامەڵەکردینە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مامەڵەیەکی سەربازیە و پێم وایە زیاتریش لۆبی ئیسرائیلیەکان زیاتر لەسەر جمهوریەکانە ئەمە ژوای کردووە بەڕاستی شەڕەکان ناوبەناو دروست بێتەوە بۆچی شەڕەکان ناوبەناو دروستە بێتەوە لێرەیە بابەتێک دێتە پێشچاو ئەو بابەتش ئەمەیە کە ئەمریکیەکان بۆیان ڕوون بۆتەوە کە بە هیچ شێوەیەک ناتوانن دەسەڵاتی سیاسی لە ئێرانە بڕوخێنن بە موشکبارانکردن و بە لە ناوبردننی هەتا پێگە هەستیارەکانی ئێرانش ئەگەر بە هێرشی ئاسمانی بێ یا بە سەواریخ بێ یا بە هەر بابەتێک لەو بابەتانە بێ بۆیە لێرە یا دێن ئابووری ئێران ئەڕوخێنن واتە ئەمڕۆ سیرەکەین ئەگەر دیقەتی ئابووری ئێران بدەی شت زۆر هەڵکشاوە لە ڕووی ئابووریەوە بەڕاستی ئێران زۆر زیانێکی گەورەی کردو کەواتە شەڕی فشارە واتە ئەوەی کە ئێمە بەڕاستی لەم شەڕەیە ئەیبینین زیاتر شەڕی فشارە بۆیە هەندێک جاریش ترەمپ هەندێک جار لێدوانەدا بەوەی کە ئەڵێ ئێمە نیازمان هەیە هێزی زەمینی بنێرین بەڵام ناشمانەوە بینێرین یعنی ئەم لێدوانانە دەرخەری ئەوەن کە ئەمریکیەکان بە دوای دۆستێکی ناو ئێرانە ئەگەڕێن واتە بە دوای هێزێکی ئایا میلیشیایی بێ یا هێزێکی جەماوەری ناو ئێران بێ بۆ ئەوەی هەنگاوێک بێنە پێشەوە لە ڕووی چیەوە لە ڕووی سەربازیەوە ئەم هێرشانە بەڕاستی بابەتەکە ئەمەیە کە هێرشی پێچەوانە و هێرشی کاتی دروستە بێ دیارە هێزەکان بەرامبەر یەک بوونەتەوە واتە ئەوەندەی کە ئیسرائیلەکان هێرشەکەنە سەر ئێرانیەکانیش بە هەمان شێوە هێرشەکەنە سەر ئیسرائیل واتە هێزەکان ئەتوانین بڕین لە زۆر ڕۆ خەریکە بەرامبەر ئەبنەوە بەوەی کە ئێران مەساحەیەکی جوگرافی زۆری هەیە هێزێکی سەربازی زەمینی زۆری هەیە لە هەمان کاتا ئیسرائیل هێزێکی زەمینی بچووکی هەیە و هێزێکی سەربازی بچووکی هەیە بەڵێ لە ڕووی تەکنەلۆژیاوە پێشکەوتووە بەڵام ئێران لە ڕوویشی کەوە لەو پێشکەوتووە و ئەمریکیەکانیش دوورە دەسن
بەڕاستی ناتوانن لە ڕووی سەربازیەوە بێنە ناو ساحەکەەوە بۆی ئەمە وای کردووە هیچ لایەکیان نەگەنە ئەو ئامانجانەی کە هەیەە ئەمەش لاوازی شەڕەکەش لەوە ئەبینرێت کە هیچ لایەکیان نەیانتوانیە هاوپەیمانەکانیان وا لێ بکەن ناچار بکەن کە بێنە ناو شەڕەکەەوە هەر کاتێک هێزێکی زلهێزی جیهانی وەک ئەمریکا هەر کاتێک شەڕی بە تەنیا کردبێ نەیتوانیوە سەرکەوتوو بێ و ئەمەش وای کردووە کە ئەم شەڕێکی متەناو بێ و شەڕێکی کاتی بێ ماوەیەک شەڕ دروستە بێ و ماوەیەکی تر ئاشتی دروستە بێ ئەمەش لە پێناو چیایە لە پێناو ئەوەیە کە بەڕاستی زیاتر ئەمریکیەکان ئەیانەوێ زەخت بخەنە سەر وڵاتە هاوپەیمانەکانن کە ئەوروپیەکانن بۆ ئەوەی کە بێنە ناو شەڕەکەەوە و لە هەمان کاتیشە ئێرانیەکانیش خۆشحاڵ ئەبن بەوەی کە چینیەکان بێنە ناو شەڕەکەەوە بەڵام وا نابینیرێت کە هەم ڕووسەکان و هەم چینیەکانیش زۆر بەلایەنەوە گرنگ بێ ئەوەی کە ئەمڕۆ لە گەروی هورموز ئەگوزەرێت نابینینای پێم وایە کە ئابووری چینیەکان زۆر لەوە بەهێزترە کە بەوەی کە گەروی هورموز ئەو بارودۆخەی بۆ هات بێتە پێشەوە گرفتێکی وا دروست ببێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کامەران. دێمەوە خزمەتت نازانم دەنگی من باش بە جەنابەت ناکە دێمەوە خزمەتت مامۆستا کامەران دواتر پرسیاری زیاتر لێ دەکەین سوپاسی جەناب دەکەین. مامۆستا عومەر سەبارەت بە ئامانجەکانی ئەم جەنگە ئێستا کە ترامپ دەڵێ نزیکن لە ڕێکەوتن بڵێن لە ڕووی سەربازیە وەکو بە ڕێزوتت ئامانجیانەوە بوو ئێران بڕۆخێنن ئێران دابڕێنن بڵێن لە حیزبوڵڵا و حوسیەکان و لە عێراق و ئەوانە گەروی هورموز بکەنەوە. ئێستا پێ دوایەتیان بەرزتێنەوە کە بەڵێ نزیکین لە ڕێکەوتن یاخود لە جەنگییان بەرزنینە لە مەدانی گفتوگۆ دەتوانێت هیچ بەرز بێنن؟ بەڵێ ئەگەر سەرنج بدەین لەوانەیە توانی بێتیان لە هەندێک ئاماژ نزیک ببنەوە بە تایبەتی لە پیتاندنی یۆرانیۆم وابزانم ئێرانیەکانی ژێستا لەسەر ئەوە کۆکن کە ترامپ لە چەند لێدوانی کاوەی ڕاگەاندووە کە ئێرانیەکان ڕازی بوون کە پیتاندنی یۆرانیۆم واز لێبێنن بەڵام ئەوەی زیاتر داوایە کە ترامپ ئەوەیە کە ئەو ڕێژەیە کە پیتێنراوە ببرێتە دەرەوەی ئێران ئێرانیەکان ڕازی ئەبن بەما ترامپ بەڵێ ڕازی بوون بەڵام لێ دوانی ئێرانیەکان بە شێوەیەکی فەرمی لەسەر ئەوە نییە کە ڕازی بوو بن بەم کارە واتاکو ئێستاش ینی لە دوایم لێدوانی سوپای پاسداران لەسەر ئەوە کاڵێ بۆستاندنی جەنگ بە ئەو هەوڵانی کە هەیە بۆ ئاشتی لەگەڵ ئەمریکایە بۆ ستاندنی جەنگە نەک ڕێکەوتن بێ لەسەر پیتاندنی یۆرانیۆم یعنی کەواتە ئەمە مانای ئەوەیە کە ئێرانیەکانیش هەتاکو ئێستا ڕازی نەبوون بە شێوەیەکی فەرمیدان بەوەدا بنێن کە یۆرانیۆمەکە تەسلیمی ئەمریکا بکەن یان لە ڕێی وڵاتی سێهەمەوە بۆ نمونە بگوازرێتەوە بۆ چینیان بۆ رووسیا ویان بە تەواوی جارێکی تر بگەڕێنەوە بۆ ڕێکەوتن نامەی ئەتۆمی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان وەکو جاران لە پێشوە ئەو پرۆسەیە هەبوو بەردەوام بوو لەبەرەوە هەتاکو ئێستا وەکو بڵێ لە سەرخاڵە جەوهەریەکان ڕێکەوت بن ڕێکەوتن نییە یعنی ئاگربەستەکەی ئەم جارش ئەگەر دەست پێ بکاتەوە بە هەمان شێوەی ئاگربەستی پێشووە لەبەرەوە لەم دانووسانەیە ئەمریکا ئێرانیەکان ئەیانەوێ وای لە قەڵەم بدەن کە شکستیان بە ئەمریکا و ئیسرائیل هێناوە سەرکەوتون ترامپیش ئێوێ دوجار ئەوە بە کۆمەڵگای ئەمریکی و هێزە نێودەوڵەتیەکان بڵێ کە ئەمریکا زلهێزێکی گەورەیە سوپای ئەمریکایەکە سوپای جیهانیە وەتوانی ئاماجەکانی خۆی لە شەڕی ئێرانە بێنێتە دی لە هەمان کاتیشە ئیسرائیلیش یعنی کە لە ناوچەکەیە و کە پێم وایە هێڵی یەکەمی بەرەو ڕووبوونەوەی جەنگی ئەمریکا ئیسرائیل خۆیەتی چکە ئیسرائیل لە ناو جەرگەی شەڕەکەیە ئیسرائیل پەیوەندیەکانی لەگەڵ سنوورەکانی حیزبوڵڵاهی و حیزبوڵڵا بە بەردەوامی هێرشیە کاتە سەر ئیسرائیل پەیوەندی بە بەرەی مقاومەوە هەیە لە یەمەن لە عێراق لە لوبنان و بەردەوام ئەو سیاسەتانی کە لە ناوچەکەیە هەیە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە ئەنجا ئیسرائیل پێشتر یعنی لە سەرەتای دەستپێکردنی جەنگەکەەوە نەخشەیەکی هەبوو
بۆ کۆنتڕۆڵکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی لە نەخشەی داوودە کرد باسی لە ئیسرائیلی گەورە کرد باسی لە سەر لە نوێ داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کرد نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دا ئەڕێژنەوە چەند وڵاتێک ناهێڵن چەند وڵاتێکی تر دروستەکان بەڵام سەیرەکەی ئەم خەونانە لە ئێستەیە هەمووی لەبارەچن بۆ چونکە ئیسرائیل بۆ نمونە نەک ناتوانێ نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دروستکاتەوە نەک ناتوانێت نەخشەی داوود جێبەجێ بکە بەڵکو تەنانەت هێزێکی بچووکی وەکو حیزبوڵڵا کە لە باشووری لوبنانە نەیتوانی لە ناوی بەرێ و ئێستا بە بەردەوامی یان لە چەند ڕۆژی ڕابردووە هێرشی درۆنی هێرشی موشکی بۆ سەر ئیسرائیل بۆ سەر باشووری ئیسرائیل بۆ سەر ئەم شوێنانە بەردەوامە حوسیەکان لە یەمەنەوە یعنی بە بەردەوام هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل بەردەوامە بەرەی مقاومە بە جۆرێک لە جۆرەکان هەندێکیان ئێستا هەر دژایەتی ئیسرائیلەکەن و هەر بەو شێوەیە ماون لەبەرەوە لە دوای ئەمە ئەنجاب هاوکاریەکان ئێستا سەرنج بدەین لە پێشووترا هەندێک وڵاتانی وەکو سعودیە و ئیمارات و کۆیت و هەندێک وڵاتانی کەندا و ئەمانە هەنگاویان بەرەو ئەوە ئەنا کە پرۆسی ئاشتی لەگەڵ ئیسرائیل مۆر بکەن بەڵام ئێستا سەیرەکەی ئێستا دوورتر کەوتونەوە یعنی بۆ ئێستا وڵاتانی کەندا و بۆ نمونە هەوڵی ئەوە دەن کە بە جۆرێ لە جۆرەکان پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران دروست بکەنەوە و خۆیان بپارێزن لە موشکەکانی بوشەبەکە بالیستیەکانی ئێران و لە درۆنەکانی ئێران و ئەو سەرچاوەکانی وزیان لە کەندا و بپارێزن نەوت و گاز و ئەمە بیان پارێزن نەیان بکەوێتە بەر هێرشی موشکی و درۆنی و ئەوانە چونکە دوجار ئەزانن ئەمریکا ئەکشێتەوە ئەمریکا لەم ناوچە نامێنێ ئەوەی بە بەردەوامی ئەمێنێتەوە لەگەڵ یەکەمە ئێرانیەکان و کەنداویەکان و وڵاتانی تری ناوچەکەن لەبەرەوە ئەوان هەرچەند ئێستا هێرشیان کراوەتە سەر بەڵام ئەوان کاردانەوەیکی ئەو تۆیان نییە یعنی بەرامبەر بە ئێران کوا یعنی هیچ هێرشێکی موشکی یەکی هێرشێکی فڕۆکەوانی وانە ئەنجام نەدراوە بۆ چونکە نایەنەوێ پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران زۆر ئاڵۆز بکەن بەڵکو ئەوان نیگەرانن لەمە یەکێک لەو فشارانش کە لەسەر ترامپێ وڵاتانی کەندا و پشتیوانی ترامپ ناکەن بەڕاستی لەمەیە بۆ چونکە دوجار ئامانجەکەش دەرەکەوێت چەند ئێران لاواز ببێ وڵاتانی کەنداویش لاوازە بن چەند ئابووری ئێران تێک پشکێ و ئابووری وڵاتانی کەنداویش تێگەشکێ ئابووری ئیسرائیلی ژوێرانە بێ ئابووری ئەمریکاش وردە بەرە و لاوازی ئەڕوا لەبەرەوە ئەمریکا و ترامپ دەستکراوە نین نەبشەڕەیە و هەروەها ئێستا هەموو پرسیاری هاوڵاتیەکی ئەمریکی کە ئێستا لەو ڕاپرسیانێک کە ئاکرێ ینی زۆرینەی خەڵکی ئەمریکا پشتیوانی لە ئەم شەڕە ناکەی ڕێژەی دەنگەکانی ترامپ بۆ کەمتر لە سەدا چل دابەزی و پشتیوانیەکەی بەڵێ زۆر دابەزیەوە تەنانەت لەناو کۆنگرێسە یعنی ئەم جارە بینیمان لەو بڕیاری کەدایان لە کۆنگرێسە کە بۆ ئەوەی بڕیاری جەنگ لە دەستی ترامپ وەرگرنەوە بیدەنەوە دەستی کۆنگرێس 5 ئەندام کۆنگرسی کۆماریەکان دەنگیان بەو بڕیارە داوە کە لە حیزبەکەی ترامپیشا بوون لەبەرەوە وردە ترامپ فشاری زۆرتری ئەکەوێتە سەر وە لەبەرەوە ئەو وڵاتانێکن کە هەڵبژاردن تیا ئەنجامەدرێ و دیموکراسی جۆرە لە دیموکراسی هەیە و ئەو شتانە هەیە لەبەرەوە ئەم بڕیاری جەنگ و ئەمانە کاریگەری لەسەر زۆر لەسەر نفوزیان و لەسەر ڕێژەی دەنگەکانیان سپاس دەکەم دێمە خزمەت ماوەستا کامران بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بۆی کە بەڕێزت باست کرد خوێندنەوەیەکت بۆ جەنگەکە کردووە بۆ دووبارە بوونەوەی هێرشەکان و ئاگاداریشی ئەمڕۆ ترامپ قسەی کردووە دەڵێ بەم زوانە ڕێکەوتنەکە واژۆ دەکەن و ئەوانە بەس ئەوەی کە لە مەیدانی جەنگ بەدەست نهات چ ئیسرائیل بەرامبەر ئێران چ ئەمریکا لەسەر مێزی گفتوگۆ دەتوانرێت هیچ بەرز بێنرێ بە تایبەت کە ئێستا پێش و توێژەکان هورموز نەبوو ئێستا هورموز یاتو سەر ئێران بڵین بازوەکە کە سەروەری هەبێ بەسەر هورموزدا و ڕەنگە گەر قۆناغی تر هات با پێشەوە بابولمەندە بیش کێشەی بۆ دروست بووایە لە حوسیەکانەوە من وازانم گوێم لێتە من وازانم ئەوەی کە تایبەت بە گەلوی هورموز من وازانم ئێران هەڵەیەکی ئیستراتیجی کرد بەوەی کە گەلوی هورموزی خستە ناو معادلەی شەڕی نێودەوڵەتی لەبەرەوەی کە ئێران ئەو هێزە ئاسمانێ بە هێزەی نییە کە بتوانێت پارێزگاری لێ بکەواتە ئێستا گەلوی هورموز بۆ بە ململانەی شەڕەکە واتە ئێستا ئێرانیش ناتوانێت ئێرانیش با بڵێن وەکو پێویست ناتوانێت
گەروی هورمز بەکاربهێنێ بۆ خۆی بۆ لەبەرەوەی کە ئەمریکیەکانیش زاڵبوون بەسەریان. من وازانم ئەگەر بابلمەندەمیش بخەنە ناو معادلەی شەڕی ئێران ئەمریکا ئیسرائیلەوە، بابلمەندەمیش بە هەمان شێوای لێ دێواتە ئەمریکیەکان گەروی هورمز بووە هۆکاری ئەوەی کە ئەمریکیەکان ڕاکێشلێتە ناو گەروی هورمزەوە. لە گەڕی شەڕی یەکەمە ئەمریکیەکان لە گەروی هورمزا نەبوون، بەڵام ئەمڕۆ سیرەکەین هەموو ڕادارەکانی ئێرانیان هەمووی لە ناو بردووە. ئەوەی کە دەبینرێ بەڕاستی لەم شەڕەیە ئێمە ها وێنەیەکی بکەین، وێنەیەکی شەڕەکە بکەین. ئایا لەم شەڕەیە کێ زیانی بەر ئەکەوێ؟ خۆی ئەمەش بابەتێکی جەوهەریە بەڕاستی لە شەڕەکەیە کاتێکە گەروی هورمز لەلایەن ئێران و ئەمریکا تەلاعوباتی پێوەکرێ خەریکە وردە دەچێتە بابلمەندەبیش و پاشان ئایا لەم معادلەیە کێ زەرەرەکە؟ بۆیە ئەوەی کە قازانجەکە تەنها ئەمریکیەکانە لە ئێستەیە، چکە ئێمە قورسە بەڕاستی حکم لەسەر سەرکەوتنەکان بدەین، حکم لەسەر ئەوەی بدەین ئێستا کێ سەرکەوتووە. یعنی لەم کاتەیە کەس سەرکەوتو نییە و کاتێکیش لە هەڵوێستی سیاسی هەتا وڵاتانی ئەوروپی هەڵوێستی سیاسی ناو شەقامی ئەمریکیەکانیش پەیوەستە لەسەر سەرکەوتنەوە. کاتێک کە ئەمڕۆ زەختێک لەسەر ترامپە ئەوان ئێستا وێنەیەک ئەبینن ئێستا ئەمریکیەکان سەرکەوتو نەبوون. بەڵام ئەوەی کە دێبینرێت بەڕاستی لەسەر خوێندنەوەیەکی استراتیجی ناو معادلەی شەڕی ئیسرائیل ئەمریکا ئیسرائیل ئێران بە هاوکاری ئەمریکیەکان، ئەمە بابەتێکە من وای ئەخوێنمەوە لەم شەڕەیە ئێرانیەکان زیان ناکەن لە ڕووی سیستەمی دەسەڵاتەوە، بەڵام ئەوەی کە زیانەکە هاوپەیمانەکانی ئێرانە، واتە ئەوەی کە زەرمەندی سەرەکی ئەبێ لوبنانیەکانن، ئەوەی زەرمەندی سەرەکی ئەبێ عێراقیەکانن، ئەوەی زەرمەندی سەرەکی ئەبێ یەمەنیەکانن. هەروەکو چۆن لە سووریا ئەو حکومەتەی کە پاڵپشتی ئێرانیەکان بڕوخا، بۆیە بەڕاستی ئەنجامی شەڕەکە ڕوخانی هاوپەیمانەکانی ئێرانە لە سنوورەکەیە. ئەمەش هەنگاوێکی دوورمەودایە و ئیشێکی دوورمەودای بۆ ئەکرێ. بۆیە ئێستا فشاری ئەمریکیەکان سیرەکەی لەکوایە لەسەر عێراقە کە ئەیانەوێ کاریگەری ئێرانی بەسەر نەمێنە. بۆیە ئێستا ئێران هەنگاوێک ئەوێ بچێتە پێشەوە، ئەوێ لە ناو دانوستانەکانە لوبنانی کردوتە خاڵێکی جەوهەری لە دانوستانی ئەمریکا ئێرانە. بۆیە ئێران ئەوێ لوبنانیش بخاتە ناو دانوستانەکەەوە، بەڵام سیرەکەی ئیسرائیل و ئەمریکا بە هیچ شێوە بەوە ڕازی نابن، چکە ئەوان پێیان وایە ئەم سێ شوێنە لوبنان و یەمەن و عێراق کۆتایی پێدێ. لە هەنگاوی استراتیجی ئایندەیە ڕوخانی ئێران نییە، لە هەنگاوی استراتیجی ئایندەیانە نینۆکردنی بەڕاستی ئێرانە. بەس ئایا ئەمە تا چەندە بۆیان سەر ئەگرێ؟ بۆی ئەمە وای کردووە کە ئەم شەڕە ئیدامەی پێ چکە ئەومان لەبیر نەچێت کاک حەکیم. ئەم شەڕە بەدەر لەوەی کە شەڕێکی ئابووریە، شەڕێکی عەقائیدیشە، واتە شەڕێکی عەقائیدی ئیسرائیلیە کە ئەیەوێ کاریگەری بیرروباوەڕ و ئەو بیرروباوەڕەکە هێتی لە شەرقی ئەوسەدا مەساحەی زەویەکەی فراوانکە و پاشان ئێرانەکانش بە هەمان شێوە ئەیانەوە ئەو مەساحەی بیرروباوەڕی خۆیان فراوانکەن، بەڵام لەسەر و هەمویانەوە ئێران تەنها شەڕێکی چیەکە؟ شەڕێکی ئابووریەکە. یعنی ئێران بەلایەوە گرنگێکێ لە ئەمریکا بەلایەوە گرنگێکێ لە ئێرانە حکومەکە، ئەمریکا بەلایەوە گرنگە ئەوەی لە ئێرانە حکومەکە ئەو داهات و سەروەتەی ئێران نەچێ بۆستینیەکان، بەڵکو ئەوە ئێران بێ ئەمریکا بێتە حکومکە بەسەر چیەوە؟ بەسەر ئابووری ئەمریکیەکانە. بۆیە ئەمەش بەڕاستی من وای ئەبینم لە دوورمەودایە لە چەند ساڵانی داهاتووە نەتیجەی ئەم شەڕە ئەبینرێ، نەک بەڕاستی ئێستا ئێمە بین تەحلیلی ئەنجامەکان تەنها تەحلیلی هەنگاوەکانەکەین. باشە، بەس پێت وایە بتوانن ینی هاوپەیمانەکانی ئێران لە ئاوازکەنەوە حوسیەکانە ینی لە 2015ەوە هاوپەیمانی عەرەبی ئەمریکا و لە ساڵی ڕابردوو هەتا بڵین بەریتانیا و ئەمریکاش دوومان خەریک بوون، ینی شتێکی ئەوتیان بۆ نەکرا لەگەڵ حوسیەکان لە یەمەن بۆ یاڵکەوتەی جوگرافیانەوە. ئایا دەتوانن ئەو قۆناغە جێبەجێ بکەن؟ یاخود گەروی هورمز کە بەڕێزت زۆر خەڵک بۆچوونی پێچەوانەیە دەڵێن خاڵی بەهێزی ئێران لەم جەنگەدا بیتێ لە گەروی هورمز لەبەرەوەی ئازاری ئابووری جیهانیدا، هەتا مازین لە ناوخۆی ئەمریکا گران بۆ ڕەنگە گەر ترامپ بێتە پێشەوە بۆی گەروی هورمزەوە بێ. واڵکەوتەی جوگرافیای گەروی هورمز باز لەوە دەکەن کە ئەگەر کۆنتترۆلیش بکرێمانەوەی ئەمریکا لەوێ قورسە،
چکە ئێران 1500 کیلۆمەتر بڵین سنووری هەیە لەسەر ڕێڕەوە ئاویەکان و گەروی هورمز. ئێمە بێبین باس دەوە بکەین گەروی هورمز بەڵێ گەروی هورمز ئەتوانین بڵێن یەکێکە لە شادەمارەکانی ئابووری جیهانی، بەڵام ئایا بۆ ئەمریکیەکانی ژوایە؟ ئەمەش بابەتێکە، یعنی واتە ئەمریکیەکانی ڕاکێشایە ناو گەروی هورمز. خۆی ئەمە خاڵێک ئەمریکیەکان بە دوای هەیمەنا ئەگەڕێن. ئەمریکیەکان پێش ئەوەی گەروی هورمز ئێرانەکان مامەڵەی پێوە بکەن، ئەمریکیەکان لە گەروی هورمزا نەبوون، بەڵام ئەمرۆ ئێرانەکان هاتوونەتە گەروی هورمزەوە. ئەمە ئەتوان بڵم پێشکەوتنێکە بۆ ئەمریکیەکان کە ئێستا ئەتوانن هەتا لەم ماوە نازم ئەگەر لە یادم نەما بێ یەکێک لە کەشتی ئێرانەکانی ژوابزان ئەمریکیەکان لێیاندا. بۆیە ئەمە بەڕاستی بابەتێکە ئێمە ئێستا ناتوانین بە تەواوی ئەو ئەنجامە بدەین بەدەستەوە ئایا لە گەروی هورمزا ئێرانەکان قازانجیان کردەوە یا ئەمریکیەکان، یا بەڵێ ئەمە زیان ئەدا، بەڵام گرنگ ئەڵێ لە تەحلیلە نەتیجەکە مهمە بۆ چێ بۆ هەر لایەک. ئەوەی کە بەڕاستی بەنسبەت بابەتی یەمەنیەکان و لوبنانەکان و عێراقیەکانەوە ئەوەی کە گرنگە بەڕاستی لەم شەڕەی ڕابردووە سووریەکان ڕووخان. بۆیە هەدەفی سەرەکی یەکێک لە هەدەفە سەرەکیەکە گرنگەکان و استراتیجەکانی ئیسرائیل نەهێشتنی ئێرانە لەو سێ شوێنەیە. بۆیە ئەوان ئیشی سەرەکیان بۆ ئەوەی بەڵام ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ هەتا هێزێکی کاریگەری دژە یەمەنی دژە حوسیەکان تا هێزێکی کاریگەری دژە لوبنانیەکان دروست نەکەن ناتوان بگەن بەو ئامانجە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان. واتە ئەوان ئێستا ئیش بۆ ئەو هەنگاوە ئەکەن کە هێزێکی ناوخۆی ئەو ئیشیان بۆ بکە. واتە ئێران ئەمریکیەکان و ئیسرائیلەکان هیچ کاتێک نەیان توانیوە بگەنە هیچ ئامانجێکی استراتیجی هەتا هێزێکی ناوخۆییان دروست نەکرد بێ لەو ئامانجە استراتیجی هاوکاریان کرد بێ. بۆیە لە عێراق توانیان بگەن بە ئامانجەکەیان هێزێکیان هەبوو، بۆیە لە سووریا توانیان بگەن بە ئامانجەکەیان هێزێکیان هەبوو، نەک هەر ئەوەشمان لەبیر نەچێت. بۆیە بەڕاستی ئەم هێزە ناوخۆیانە بەهێزترن لەو هێزانەی دیکە کە لە ڕووی مەبدەئیشەوە، واتە ئەو هێزانەی کە دروست دەکرێت لەلایەن ئەمریکیەکان و ئیسرائیلەکانەوە ئەیانەوێت لە ڕووی مەبدەئیەوە لە ڕووی عەقائیدیەوە بەهێزتر بن لە هێزە حوسیەکان و بەهێزتر بن لە حیزبوڵڵا لە لوبنان. سپاس دەکەین مامۆستا عەزیز، دێمەوە خزمەت دواتر. مامۆستا ئەومە دەمەوێت سەرنجی بەڕەشیش بزانم لەسەرم پرسە مەسەلەی گەروی هورمز یاخود چەکێک بەرەز ئێرانیەکان یاخود زیانی یەکەن لە قۆناغیدا بڵێن وەکو چەکێکی استراتیجی خۆیان بەکاری دێنن و سەبارەت بە داهاتووی بڵێن بابولمەندە بوو ئەوە حیزبوڵڵایە حوسیەکانە ئەوە لە عێراقیشە پرۆسێک دەستی داوەتێ. بەڵێ ئەگەر سەرنج بدەین وەکووتمان ئەوە پەیوەندی بە جۆری ئەو دانوستانانەوە هەیە کە ئێستا ئەنجامەدرێ و جۆری ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێ و پێم وایە ئەم هەڵگیرسانەوەی جەنگی دواییش کە لە ڕۆژی سێشەمەوە ئەم هێرشانە بەردەوام بوون بۆ ئەوەیە کە جارێکی تر گوڕوتینێک بە دانوستانەکان باتەوە. یعنی بۆ ئەوەی ئەو هێرشانە کە کردیان لە ڕووی سەربازیەوە دوایی کاریگەری لەسەر دانوستانەکان هەبێ و بە ئێرانیەکان بڵێنەوە کە ئێمە ئەتوانین ژێرخانی ئابووریتان و ژێرخانی وزەتان تووشی زیانێکی زۆر گەورە بکەین بە تایبەتی ئێستا هەندێک جزیرەی خارک و ئەوانە کە لەسەر دەریا و لە باشووری ئێرانە کە سەرچاوەی ناردنەدەرەوەی نەوتی ئێرانە بۆ دەرەوە و بەڵام هەتاکو ئێستا خۆیان پاراستووە لە لێدانی ئەم بنکانە. بۆچی؟ چونکە ئێرانیەکانیش هەڕەشەی ئەویان هەیە کە ژێرخانی ئابووری وڵاتانی کەندا و بکەنە ئامانج و نەوتەکانی ئەوانیش بسووتیانن و لەبەر ئەوە ئەمە کاریگەری بۆ سەر وزەی جیهانی هەیە و ئێمە هەتاکو ئێستاش کە بە شێوەیەکی سەرەکی جەنگ نەچۆتە ناو ئەم ناوەندی وزە و ژێرخانی ئابووریەوە کاریگەریەکی زۆری لەسەر بازاڕی وزەی ئەوروپا پیا کردووە، لەسەر بازاڕی ئەمریکا پیا کردووە، لەسەر وڵاتانی تر پیا کردووە. 1960 بێستا بە بەردەوامی لە سەروی $90. بەڵێ دوای دوجار ئەماش کاریگەری گرانبوونی نەوتی نەوت ئەچێتە بازارەوە و ئەم بازارڕە کاریگەری لەسەر هاوڵاتیە بێ و هاوڵاتی کاریگەری لەسەر
بازاری ئەمریکا و لەسەر ژیانی هاوڵاتی ئەمریکیش دروست کردووە چونکە لە هەمان کاتە هەموو لەسەر ئاستێکی جیهانی گەورەی ئەوروپی و ئەمریکی و وڵاتانی ناوچەکە ئەم پرسیارە دێتە ئاراوە ئایا ئەم جەنگە لە پێناوی چییە و ئامانجی چییە و بۆ ئەبێ هەموو ئەم وڵاتانە بکەونە ژێر ئەو هەموو کاریگەریە خراپی و سلبیانەی ئەم جەنگەوە بەڵام لە کاتێکە ئەمە ئامانجی ڕوونی نییە یعنی ئامانجی دیاری نییە و ئێستاش ئەمریکیەکان گەشتونە ئەو ڕاستیە و ناتۆ و وڵاتانی ئەوروپی کە ئەمە جەنگێکە خزمەتە بە ئیسرائیل بۆ ئیسرائیل ئەم جەنگە ئەکرێ و بە فشارەکانی ئیسرائیلە و بۆ ئەوەی ئیسرائیل ببێتە زلهێزێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەر کاتێکیش ئیسرائیل بوو بە زلهێزێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێشتریش باسمان کرد وتمان ئیسرائیل چاوی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەواتە لە ڕێی ئەم هێزەوە ئەتوانێت کۆنتترۆلی وزە و هەموو وڵاتانی ناوچەکە بکە بە بەرژەوەندی ئەمریکا مامۆستا جەنگێرانەوەی تێکداوەی کە بەرەزوتت پێشتر دانەویست کۆنتترۆلی وزە بکەن چونکە ترامپ دەیوت دوای ڤەنزوێلا دەمێ کۆنتترۆلی وزەی ئێرانیش بکەم چونکە ئێران وڵاتێکی دەوڵەمەند هەم لە ڕووی نەوت و غاز هەم بڵین لە هەردوو ڕۆکەنەوت و غازەوە ئەوەی لێ تێکدان جەنگێران کە بتوان بەتاوەت یاخود ڕێڕەوە ئاویەکان ئەمانجیانەوە بۆ ڕێڕەوە ئاویەکان ڕێڕەوە دەریاکان کۆنتترۆل بکەن ئەو جەنگە بۆ بەربەست بۆی کە نەتوان وزە بە تاواتی کۆنتترۆل بەڵێ ینی پێم دەزانین چی ینی ئەم جەنگە لە ئێستەیە ئەگەر توێژینەوەیکی لەسەر بکەی ئەگەر شیکاریەکی سیاسی بۆ بکەی ئەو جەنگە نەبوو کە پێش چەند مانگ لە ئێستا لە سەرەتاوە هەڵگیرسە یعنی لە جەنگی 12 ڕۆژەی یەکەمە ئەو هێرشە توندانەی کە کردیانە سەر سەرکردەکانی ئێران و سەر تاران و سەر کۆمەڵە بنکەی سەربازی و ئەوانە ئامانجێکیان هەبوو ئەوان ئەزانی بە چەند هەفتەیەک شەڕ ئێران کۆتایی پێدێ بەڵام ئێستا دوای چەند مانگێک لە شەڕ و گەشتنە ئەم ئەنجامەی ئێستا کە هەیەی ئەبێ ئێستا جارێکی تر پێداچوونەوە بکەن استراتیژێتێکی نوێ دابڕێژن چونکە ئەو ئامانجانەی کە جەنگەکەیان بوو بەرپا کرد نەهاتەدی لەبەرەوە ئێستا بەرەوچوو ئەچن بەرە ئەوەی قاچیان پچەقێتە جەنگێکی درێژخایەنەوە ئایا ئەوان توانای درێژە پێدانی جەنگی درێژخایەنیان هەیە ئایا ئەمریکا توانێت چەند ساڵ لەم شەڕە درێژە پێ بدە ئیسرائیل تەنانەت ئیسرائیل ئیسرائیل دەتوانێت درێژێت بەم شەڕەبدا لە کاتێکا دۆخی ناوخۆی ئیسرائیلیش ئەگەر تۆ سەیری پەیوەندی پارتە سیاسەکان کەی و دۆخی ئێستای لیکۆت بکەی و بە هاوپەیمانی حکومڕانیەکەی بەنیامین نێتەنیاهۆ بکەی و دۆخی هاوڵاتیانی ئیسرائیل و پارتە ئۆپۆزیسیۆنە ئیسرائیلیەکان بکەی بەرامبەر بە جەنگ و بارودۆخی ئابووری ئیسرائیل ئێستا بەرەو چۆ ڕۆشتووە بەشێک لە خەڵک ئێستا ڕووی لە ئەوە کردووە کە ئیسرائیل بەجێبێڵن و ئەگەڕنەوە بۆ وڵاتانی کە لێی هاتوون چونکە ئیسرائیل لە بوقعەیەکی جوغرافی دیاریکراوە هەیە دانیشتوانێکی دیاریکراوی هەیە لەبەرەوە توانای درێژە پێدانی شەڕێکی بەم جۆرە نیە لە کاتێکیشە کە بۆ نمونە موشەکە بالیستیەکانی ئێران ئەتوانێت بە بەردەوام بگاتە ئۆرشەلیم بگاتە قودس بگاتە ناوجەرگەی ئیسرائیل و تەنانەت مەترسی لەسەر بنکە ئەتۆمیەکەی ئیسرائیل لە دیمونەش دروست بکە لەبەر ئەوە ناتوانن درێژە بەم شەڕە بدەن ئەبێ سنوورێک دانێن بۆ شەڕەکە وە سنوورەکەش ئەوەی بێ بگەنە دانوستانێک ئێستا هەردوو لایەنیانەیە بگەنە دانوستانەکان ئێرانیەکانیش و ئیسرائیلەکان و ئەمریکان بەڵام لەسەر سیغە و چۆنیەتی دانوستانەکە ڕێک ناکەون بەڵێ سوپاس دەکەم ماوەستا کامەران کاتیشمان کەماوە گەر بە پوختی سەبارەت بۆی کە گەر شتێکت ما بێت لە خزمەتان وە سەبارەت بۆش کە پێ دووە ڕێکەوتنێک بکرێ ئێستا ترامپ پێش بەرنامەکەی ئێمە دەڵێن بەم زوانە کاتەکەی ڕادەنگێرێ کاتی شوێنی و کاتی واژۆکردنی ڕێکەوتنەوە دەڵێ ئێمە خاڵەکانمان پەسەند کردووە دەڵێ ئێران پەسەندی کردووە فەرموو جەناب بە پوختی بێ سوپاس دەکەین ئەوەی کە بینرێت کاک حەکیم من وای ئەبینم ئەم ڕێکەوتنامەی ئەمریکا و ئیسرائیل هەتا هەڵبژاردنەوەی جارێکی دیکەی تا ئەوەی کە لە ئەمریکا هەڵبژاردن دەکرێت واتە تا 2 ساڵی دیکە ئەم شەڕە بەردەوام ئەبێ هەتا ئەو کاتێ لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە بەنیازن ئەمریکیەکان ئێران لاوازکەن ئەمەندە لاوازیکەن لە هەڵبژاردننی داهاتوی ئەمریکیەکانە کە دیموکراتەکان دێنە سەر حکم واتە واژۆکە دیموکراتیەکان بیکەن بۆیە من وای نابینم ئەم شەڕە بوەستێت بەڵکو بەردەوامە بێ بەڵام بە کاتی هەتا 2 ساڵی دیکە
ئەو کاتێک کە سیاسەتی ئەمریکات گۆڕانکاری بەسەرادێت بۆیە لە ماوەی ئەم 2 ساڵەشە ناتوان ئێران بڕوخێنن و ئەو ئامانجانەشی کە ئیسرائیل و ئەمریکیەکان هەیەە ناتوانن لە 100% پێی بگەن بەڵام ئەتوانن ئێران لاوازکەن تا ئەوەندەی لەو کاتەیە بتوانین اتفاقیەک لەگەڵ ئەمریکیەکانە بکەن واتە لە سەردەمی ترەمپا من وای نابینم واژۆی ڕێکەوتنامەی ئەمریکا ئێران بکرێت. بەڵێ لەبەر چی لەبەر ئەوەی کە لە شەڕ نەگەشتونە ئامانج پێ دوایە لە دانوستانیش ناگەن ئامانج ئەوە کارەکەی یان پەیوەندی بەدیدی کۆماریەکان و بڵێن دموکراتەکان وێ بۆ ماوەڵەکردن لەگەڵ ئێران لەبەر ئەوەی بەڵێ لەبەر ئەوەی نەگەشتون بەو ئامانجانەی کە شەڕیان بۆ هەڵگیرساندووە لەبەر ئەوەی نەگەشتون بەو ئامانجانەی شەڕیان بۆ هەڵگیرساندووە و ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنامەیە واژۆ بکرێت بە شکستی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان کۆتایی دێت بۆیە لە سیاسەتی ئەمریکاشە ئەو شکستنامەیە ئەو شکستە لەسەر وەرەقەی ئیمزا ناکەن. باشە بەزەگەر ڕێکەوتن نەکرێ کاریگەری نابێت لەسەر هەڵبژاردنین لە مانگی 11 بەڕێوە دەچێ کاریگەری نابێت لەسەر ناوخۆی ئەمریکا واگەر ڕێکەوتن نەکرێ بازاری جیانی بەمنە سەقامگیرە بمێنێتەوە تا ئێستا لە ئەمریکاش بڵێن شتومە گران بووە تا ڕادێک ئەو بەنزین گران بووە. کاریگەریەکە لەسەر ئەو کاریگەریەی کە دروستە بێ لە ناوخۆی ئەمریکیەکانە لە هەڵبژاردنەکانە جمهوریەکان شکستە خۆن دیموکراتەکان دێنە سەر حوکم و بەڵام دوای ئەوە ئامن و ئاسایشێک با بڵێن لە ماوەی 4 ساڵی دیموکراتیەکانە ڕێکەوتنیەک دروستە بێ وزەی جیهانی ئەچێتەوە بارودۆخی ئاسایی خۆی و کاریگەریەکانی شەڕی ئیسرائیل ئەمریکا و ئێران لەو ماوەیە وڵاتان هەمووی بژانەوەیەک بۆ خۆیان دروستەکەن واتە ئەتوانم بڵم لەو گەڕی سەرۆکایەتی دیموکراتیەکان کە ئەمریکاکەن خۆ ئامادەکردنێک ئەبێ بۆ شەڕێکی دیکەی 4 ساڵی داهاتووی دوای دیموکراتیەکان کە لەو قۆناغا ئەگەری کاریگەریە سلبیەکان و کاریگەری خراپەکانی شەڕەکە لەسەر ئێران دروستە بێت. بەڵام ترەمپا من وای نابینم ئێرانیەکان سیستەمی ئێرانی هیچ کاتێک ئەو ئامانجە کە هەیەە لە ڕووخان تووشی ئەو دارمانە ببن و ئیسرائیلەکانیش ناگەن بە ئامانجی خۆیان و ئەمریکیەکانیش ناگەن بە ئامانجی خۆیان. بەڵێ وەکو ئامانجەکان لێرە مامۆستا عومەر باسی ئامانجەکانی کە زۆر جار باز لەوەکرێت کە ئامانجی ئەمریکا بڵێن وڵاتانی زلێز لە ناوچەکە تا چەند دروستکردنی پەرتەوازەیی بێ ناسەقامگیری بێ بۆی وڵاتان بوون وڵاتانی وەکو کەندا و پێویستیان بەوان بێ دووبەرەکینانەوە بێ پاڵپشتی دیکتاتۆرەکان بێت تا چەند ئامانجیانەوە بۆ جگەر لە بەرپاکردنی جەنگ و بڵێن ئاژاوە لە ناوچەکە. من وای نابینم وڵاتانی کەنداویش زۆر ناڕەحەت بن بەم شەڕە چکە لە کۆتاییە وڵاتانی کەنداویش لاوازی ئێرانیانەوە بەڵێ هەندێک زەرەرزیانەکەن بەڕاستی ئەو زەرەرزیانانە بۆ وڵاتانی کەنداو شتێکی تاکتیکیە من وای نابینم زەرێکی ئابووری کە ڕادارێکە یا شوێنێکی نێوتیە شتێکە با بڵێن زیانی پێگەشت پێ ئەمە بێتە زیانێکی استراتیژی بۆ وڵاتانی کەنداو بۆیە سیاسەتی وڵاتانی کەنداو بە ئاراستەی سیاسەتی ئیسرائیل ئەمریکی دەڕوات واتە بەهێزی وڵاتانی کەنداو لە بەهێزی ئیسرائیل و ئەمریکادایە ئەمە بڕاوەتەوە بەڕاستی واتە مانەوەیان استراتیجیان ئابووریان هەموو شتێکیان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە هەر کاتێ ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە لاواز بوون ئەوانش لاوازە بن ئەوان بەهێز بن ئەمانش بەهێزە بن بۆیە مانەوە و گەورەبوون و بەهێزبوونی ئەوانیش پەیوەستە بەو شەڕە من وای نابینم کە وڵاتانی کەنداو زۆر ناڕەحەت بن بەوەی کە ئەمڕۆ شەڕێک لە ناوچەکە ڕوویداوە بۆیە وای ئەبینم کە لە ڕووی مادیەوە لە ڕووی حتا سەربازیشوە لە هەموو ڕوەکانەوە بەڕاستی بۆ ئەو بابەتە و هاوکارن چکە ئاراستەی استراتیجێتی سیاسەتی مستەقبەلیان لە ناوچەکە پەیوەستە بە ئاراستی سیاسەتی ئەمریکاوە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا کامەرە مامۆستا عومەر خولەکێکیش بۆ بەڕێزت بڵێن وێنەی ئەمریکا و ئیسرائیلی لە ناوچەکە بڵێن چی وەسەتێک کە بڵێن بە هەموو چەکێکی پێشکەوت و بە فشار بە گەماروی دەریایی نەیانتوانی ئەم شەڕە ئیگلاکەنەوە لە بەرژەوەندی خۆیان
و لە بەرژەوەندی هاوپەیمانەکانن وێنەکان چی بەسەر ئاسی جیهان بێناوچی بەڵێ لەسەر ئاستێکی جیهانی سیر بکەین ئێستا بیانی ئەمریکا ئەو هەیمەنە و ئەو وێنەی کە هەیبوو لە ڕووی سەربازی لە ڕووی هەژمونی ئابووری و لە ڕووی ئەوە ئەو ئەمریکای جاران نییە و ئەو وێنەی کە ئیسرائیل هەیبوو وێنەیەکی وڵاتێکی پێشکەوت و وڵایەتێکی خاوەن پێگەیەکی سەربازی بەهێز هەیمەنەیەکی گەورە بەشە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی نەماوەوە ئەو وێنێش کە لە ڕووی دیموکراسی و پاراستنی مافەکانی مرۆڤ ئیسرائیل هەیبوو لە پاش جەنگی غەزە و لە پاش ئەم هێرشانەی بۆ سەر شوێنە مەدەنیەکان و دەست نەپاراستن لە هیچ خەڵکێکی مەدەنی و ژیاری ئەمە هەمووی ئەم وێنانەی تێکدا لەبەر ئەوە ئێستا ئەمریکا لە بەرامبەریا کۆمەڵی هێزی گەورەی جیهانی هەن یعنی بەتایبەتی چین کە ململانەی گەورەی لە ڕووی ئابووریەوە لەگەڵەکە و چینیەکان بۆچی نایانە ناو ئەم جەنگەوە چونکە خوازیاری ئەوەن ئەمریکا قاچی لە ئەم جەنگەیە بگیرێ و ئەمریکا زۆرتر سەرقاڵی جەنگ و شەڕ و کوشتار و ئەمانە بێەوە ئەمە ئەبێتە هۆی لاوازبوونی پێگەی سیاسی ئەمریکا ئەبێتە هۆی لاوازبوونی پێگەی ئابووری ئەمریکا و ئابووری ئەمریکای لە بەرامبەر ئابووری چینیە بەرەو لاوازبوونە ڕوا و هەتاکو ئەمریکا سەرقاڵی جەنگ و شەڕ و ئەمانە بێ بە قازانجی چین و بە قازانجی رووسیا و بە قازانجی ئەمانەیە لەبەر ئەوە ئەو نایوێ بێتە ئەم جەنگە و بەم شێوازە لەبەرەوە پێم وایە جەنگەکە ئەمریکا شەستی بەمە کردووە لەبەرەوە نایوێت درێژە بەو شەڕەبە و کۆتایی پێبێنێ و لە نزیکترین دانوستانە بکە بەڵام دانوستانێک بێ کە ئەوەی پێوە دیار نەبێ ئەمریکا دۆڕابێ و ئەمریکا ناوبانگێکی خراپی لە ڕووی سەربازی و ئابووریەوە بۆ دروست زۆر سوپاس دەکەین بەڕێز مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروەها لە هەڵەبجە مامۆستا کامران فەتاح توێژەری سیاسی سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ